کاکی وە چۆنی؟ سەرچاو کاکە باشی برا؟ سپاس تۆ چۆنی؟ سپاس وەزت کووە لەگە شەقلاوە؟ مەڵا باشی کێ جەنابێت سپاس بخۆ. وڵی من ناوم قادر نادرە کاکی وە ئەگەر بە هیوام بوارم دەی هەندە قسە بکەین بە ڕێزەوەش قسە لەگە یەک دەکەین. بەڵا کاکی قادر ئەمەرکە هەرچەند دەزانم ساوتی خەڵکی تەزیلەکەی بەس مشکلە نییە فەرموو. کاکەم بە ڕۆژنامە نووسم دا خۆ بێ ڕێزی ناگەم کاکی وە وایان نا فەرزم کرد هاوڵاتیەکەم لە سەجادەی لای مە زۆر نۆرمال کورە کاکی وە ئەتوو ناوەکی زۆر خراپەت ڕۆی وە دەمەوێت لە زاری خۆت لەسەر تیرۆری سۆرانی مامەحەما کە چێوێن دەر تیرۆرەکە ڕوویدا چۆن بەراعەتبوونی خۆت پیشان دەدەی؟ وەڵی من جوابی ئەو پرسیارە نادەمەوە لەبەر ئەوەی من کاتی خۆی لە سلێمانیش بووم بەڵێ لە ڕۆژنامەی وە بزانم ئاوێ نەبوو بەڵێ وتم من لەبەر ئەوەی لەم ماوزوعە بەدورم و هەر کەسێکیش پێوێشتیوە باسکە من داوای لەسەر تۆمار دەکەم چونکە بنەماڵی ڕەحمەتی سۆرانی مامەحەما هیچ شتێکیان لەسەر من نەبوو لە ڕووی قانونی و لە هیچ شتێکی تریش حتا ئەو کاتێککە ئەو تیرۆر کرایان شەهید کرایان کوژرا من لە بریتانیا بووم ئەو کاتێککە ئەو حادیسە ڕوویدا بۆیە کە هاتیشمەوە لێدوانیشمدا بۆ ئاوێن ڕۆژنامەی ئاوێنش دواتر کە چوومە سلێمانی لەقیەی چوار لێ بە هەمان شێوە لێدوانمدا قسەم بۆیان کرد لە باسی وەزی کەرکووکم کرد ئاڵۆزیەکانی کەرکووک ئەو گروپانەی لەوێ هیچ دەکات لە پەنای قۆی کوردی ڕەنگە هێزی تر هەبێ بیانەوێ ئاڵۆزی دروست بکە هەموو ئەوانم کاتی خۆی باس کردووە کاکە. بەس ینی ئەزانیتی ئەو دۆسیە تیرەکەی ڕوو لە تو کراوە کاکسۆران تیرۆر کراوە باشە ئەتوو ئەگەر ئەوەش نەبی مەسەلەن خۆ ئێوە وەکو پارتی دەتوانن زانیاری بدەن بڵێن کاکە ئێمەنین بە پێی ئەو بەڵگانە یەک دوو سێ یعنی خۆ بڕیارەکە کە دەرچوە ئەمە کاتی خۆی قسەمان کرد ئەمە بڕیار چی دەرچوە بڕیار نایانی هەموو گومانەکان ڕوو لەنگۆ بووە لە بەرەوەی کاکسۆران کۆمەڵێک بابەتی نووسی گومانم خۆ من ناتوانم یەقین بم وەنیە دەزانم جەنابەت دەڵێ چی کاکە گیان ئەم مۆزوعە بە ڕەسمی هیچ شتێک ڕووی لە ئێمە نەکردووە کاتی خۆشی لە ڕۆژنامەی ئاوێنە بە تەفاسیل هەموو ئەو شتانم باس کردووە ڕۆژنامە نووسێکاتە لای من قسەی لەگەڵ من کرد بە ناوی وەڵاهی ناوی ڕۆژنامە نووسەکەم لە بیر نییە بەڵام قسەم بۆ ڕۆژنامەی ئاوێنە کردووە ئەو کاتە ئەوە دوا وەڵامی منە و کاتێکی خۆش باشە بەس کاکی وە یەک پرسیاریت کە یەک پرسیار کە تکایە کاکی وە